سمینارەکەی دەربارەی سکرین ئولتراساوند دێنستۆمێتریە کە تەکنیکێکە بەکاردێت بۆ دیاریکردنی دێنستی یاخود زۆری ئێسک لە ڕێگەی ئولتراساوندە. ئینترۆداکشنەکەمان ئەو حاڵەتەیە ئەو جۆرە ئولتراساوندە کە زیاتر بەکاردێت بۆ نەخۆشیەکانی ئۆستیۆپۆرۆسیس واتە بووکانەوەی ئێسک کە نەخۆشیێکی ئێسکە پێکەریە کە بە کەمی بایستایی ئێسک و هەروەها بڕبڕەی پشتی ورد ئۆرکیتێکتێری شانەکانی ئێکس ئەناسرێ کە ئەمەش دەبێتە هۆی زیادبوونی ناسکی ئێسک. دادەستنیشانکردنی ئەو حاڵەتە پێشوەختە مهمە بۆ ڕێگریکردن لە شکان. ئێمەش ئولتراساوند دێنستۆمێتری بەکاردێنین کە ڕێگەیەکە نەن ئینڤاسڤە واتە پێویستمان بە بڕین دەستە نابێت بۆ دیاریکردنی و هەروەها بێ ڕادێشنە کە وەک ئامێرێک بەکاردێن بۆ سکریکردنی ئێسک. ئەم ئامێرە ئەو کاتە بەکاردێ کە دووەڵ ئینێرجی ئەکسڕەی ئەبسۆربشن تێدا بەکارنایە چونکە کۆستی زۆرە بەهۆی کۆستی زۆر یاخود ئینێرجی زۆر. ئولتراساوند دێنستۆمێتری چییە؟ ڕێگەیەکە فریکوێنسیەکی زۆری دەنگ بەکاردێن بۆ زانین یاخود خەملاندنی ئەستووری ئێسک وەک ئەکسڕەی نییە کە ئایۆنایزێشن بەکاردێنێ بەڵکو دەنگێکی فریکوێنسی بەرز بەکاردێنرێ بۆ سەنگانی کوالێتی ئێسکەکان. هەندێک پارامیتەرمان هەیە کەوا زۆری ئولتراساوندەکە یاخود ئێسکەکەمان بۆ دیاری دەکەواتە باشی ئولتراساوندەکە ئامێرەکە لە هەمان کاتە دەتوانێت زۆری ئێسکەکە دیار بکە باشە خراپە تێک چووە تووشی بووکانەوە بووە. وەکو نمونە یەکە لەو پارامیترانە سپید ئۆف ساوند کە خێرایی ساوندەکە لە ئێسکدا دیاری دەکات. دووەم بڕۆبان ئولتراساوند ئەتێنوێشن کە ئاماژە بۆ دەکات چەند بۆند واتە ئێسک ئەبسۆر بووە چەندێکیش سکاتر. هەتا ئەم پارامیتەرە زیاتر بێ بۆن ستراکچەرەکەمان باشترە. سێم کوانتیتیڤ ئولتراساوند ئیندێکس کۆمباتی واتە کۆکەرەوەی هەردوو پارامیتەری برۆدبان ئولتراساوند ئەتێنوێشن و سپید ئۆف ساوندە تاکو وێنەیەکی باش بۆمان دابین بکات. ئولتراساوندەکان چۆن کار دەکەن؟ یەکەم دانانی سەری ترانسدیوسەر. ترانسدیوسەر چێ؟ ترانسدیوسەر بەشێکی ئولتراساوندە هەم نێردەرە هەم شوەرگرە. نێردەرە کە ساوندی 120,000 ئەنێری بۆ تیشو یان ئێسک دوای ئەوەی ساوندەکە بەر تیشوەکە یان ئێسکەکە کەوت ئیکۆز دروست دەبێ کە بە ریفلێکتیڤ سیگناڵیش دەتوانین بناسێنین کە ترانسدیوسەر ئەم وەردەگرێت کەواتە ترانسدیوسەر لەسەر ئەو بەشەی جەستە دادەنرێت کە دەمانەوەیە کە شەپۆلی دەنگی بەرزی دەنێری. خێرایی مژینی کار لە دێنستی و ستراکچەرەکە بۆن دەکات. کاتێک کە وەیڤەکان ئینتراکشن لەگەڵ بۆنەکان دەکات ئەگەر ئێسکەکە پتەوە بەیان بەهێز بێ ساوندەکە خێرا ئەتێنوێشنی کەمە و ئەگەر ئێسکەکە ویکەر یاخود حاڵەتی ئۆستیۆپۆر بێت ئەوە ساوندەکە هێواش ئەڕوات و ئەتێنوێشنی زۆرە. جا دوای ئەو ئینتراکشنە و دروستبوونی ئیکۆز ئەوە ترانسدیوسەر ئیکۆ وەردەگرێت ئیکۆز دەیگۆڕێ بۆ ئەلکتریکە سیگناڵ و ئامێرەکەشمان داتاکان وەکو کات و هێز و تاریکە و ڕووناکی کە ئاماژەیە بۆ ئیکۆی بەهێز و لاواز واتە بەهێزەکە بۆ ئێسکە لاوازەکەش بۆ فلودە. ئەم داتایانە دەگۆڕێ بۆ وێنەیەکی دوو دایمێنشنی کە لەسەر سکرینەکەدا دیار. پرۆسەکە وەک دیارە بە نمونە هێناویێتەوە کە پاژنەی پێ لە نێوان دوو ترانسدیوسەر دادەدرێت پەیوانەکردنی لە چەند خولەکێکدا ئەکرێت بێ ئازار خێرایە پێویستی بە ئامادەکاری تایبەت نییە. ئەپلیکیشنەکانی ئەم جۆرە ئولتراساوندە یەکەم هەڵسەنگاندنی مەترسیشکە
کارمەتی ناسینی ئەو تیشکانە ئەدات کە مەترسیشکانیان زۆر. دووەم چاودێریکردنی تەندروستی ئێسک واتە دەتوانێت چاودێری گۆڕانکاریەکانی ئێسک بکات. لیمیتیشنی ئۆڵتراساوند لە ئێسک واتە ئوڵتراساوند هەتا چ حاڵەتێک ئێمە دەتوانین بەکاری بینێت کەمیان تایبەت بوون بە شوێن واتە ڕەنگە ئەنجامی چڕی یاخود ئێسک چڕی ئێسکی شانەکان یاخود بڕبڕا پیشان نەدات. دووەم وردبینی کەمە واتە ناتوان وەکو ئەکسڕەی ئەمئارای جوانتر ئیمەیلمان بۆ دروست بکات و جوانتر حاڵەتەکان دیاریکە. سێم پێشبینیکردنی سنوودارە واتە ئیمەیلەکەمان زۆر جار پێویستی بە ئەکسڕێ تاکو پشتڕاست بکرێتەوە کە ئایا وێنەیەکی ڕاست پێمانداوە یاخود نە. ئێمە لە دەرەنجامدا دەگەین بۆەوەی کە ئوڵتراساوند کاریگەریەکی باشی هەیە بۆ پشکنینی تەندروستی ئێسک، ڕۆڵێکی گرنگی هەیە لە ئۆستیۆپۆرۆس بووکانەوەی ئێسک وە کاتی ئەکسڕەیمان بەردەست نییە یاخود نابێ ئەکسڕەی بەکاربێنی ئوڵتراساوند بەکاردەهێنرێت کە هەرچەندە ناتوانێت شوێنی ئەکسڕەی پڕ بکاتەوە بەڵام بەهۆی توانای گواستنەوە و سەلامەتی و کەمی تێکس وا دەکات ببێتە ئامرازێکی بە نرخ لە بواری پزیشکیدا. مەش ڕفرێنسەکەمان کە یەکەمیان کتێبە و دووەم سێمیش جۆرناڵە. سپاس بۆ گوێرکردنتان بە هیوای